بە هۆکاری پابەندنەبوون بە ڕێنمایەکانی سەندیکای کرێکاران 6 شوفێر بەهۆی گۆڕانکاری لا نرخی پاس لا 500 دینارەوە بۆ 750 دینار سزادران و مۆڵەتی شۆفێریان لێوەرگیرا. بەشێک لە شۆفێرانیش دەڵێن بنزین و غاز گران بووە، بە نرخی 500 دینار زەرەر دەکەن. پاسەکە حەقی خۆیەتی منە چمە لای وەستا حەقم گران لێوەرەگرێ شتە کڕم ئەڵە بە دۆلارە هەموو دووقاتە کارتی خەتم مەیە کارتی خۆت یەک ڕۆژ بەسەری بچێ 150,000 غرامە ئەکرێم ئەچمە سەنەوی لە مرور وەڵاوی لای 600,000 غرامە ئەکرێم من 500 دینار چییە بۆ من هیچ نییە. بەشێک لە هاوڵاتیان گرانبوونی نرخی پاس لا 500 دینارەوە بۆ 750 دینار ڕەت دەکەنەوە و ڕای دەگەێنن کاریگەری لەسەر خەڵکی هێژار و کەم دەرامەت دروست دەکات. ئەو شخصی کە دێتە بازار بە پاس کرێکارە کاسبکارە وایە ئەو هەزارێکەوە ئیمڕۆ پێی دێت و ئەڕواتەوە یعنی پێویست ناکە لە پڕێکە 250 بێتە سەری گوناحی گوناحەوە. سەرۆکی گواستنەوە و گەیاندنی لقی هەولێری سەندیکای کرێکاران دەڵێت لەگەڵ ئیدارەی پارێزگای هەولێر کۆ دەبنەوە و بڕیاری کۆتایی لەبارەی نرخی پاس دەدەن. بڕیارێک دەدێت لە خازاندی هاوڵاتی و لە خازانی شوێنانیش دەبی هەی هەردوو لا دەوێت سولمەند بن هەر بۆ لایەکی نابێت هەم هاوڵاتی چێ شوێ چێ هەموو خەڵکی ئەو کوردستانینە ئینشاءڵڵا بەیانی بڕیارێکی باش دەرەچی و ئێمەش لەگەڵیاندا دەنیشین و کۆمونیۆتیکۆ بخۆشم ئەندامی دژەی دانایی نرخم. لە شاری هەولێر 35 هێڵی گواستنەوە هەیە. ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بە پاسی ئەو هێڵانەوە هاتوو چۆ دەکەن. هاوڵاتیانیش داواکارن نرخەکەی گۆڕانکاری بەسەردانەیەت و وەکو خۆی بمێنێتەوە. هەڵکورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.